لدهمین ساڵیادی شەهیدانی پێشەنگ هەواڵسەکینەوە هەواڵانی و هەروەها ماوەیەک لەم پێش هەرسە هەواڵی دیکەمان لە پاریس شەهید بوون و لە کەسایەتی هەموو شەهیدانی ڕۆژهەڵاتی کوردستان و تەواوی کوردستان یادی هەموو شەهیدانە بەبەرز ڕادەگرم سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنوێنم و بێگومان هەر هەنگاوێک کە هەڵگرین لە ماوەیەدا دەبێتە دووپاتکردنەوەی سوێند و پەیمان لەگەڵ ئەو شەهیدانە. ئێوە پرسیارەوەتان کرد بۆچی ژنانی پێشەنگ بە هەدەف دەگیرن. من دەمەوێت ئەو ذهنیەتە ئەو فەلسەفە ئەو فکر و بیر و باوەڕێی کە ئەو ژنانە لەسەر بنەمای ئەوە پەروەردەیان بینیوە لەسەر بنەمای ئەوە کە ژیانی خۆیان بەڕێخستن کردووە لەسەر بنەمای ئەوە کە دایانهەوێت بە ئامانجەکانیان بگەن لەسەر ئەو فکر و فەلسەفەیە زۆر باش قسە بکەم. فکر و فەلسەفەیە کە ذهنیەتی پیاوسالار و لەگەڵ ذهنیەتی پیاوسالارانە تێکۆشان دەکات. فکر و فەلسەفەیە کە پڕە لە ئاشتی پڕە لە ئازادیخوازی پڕە لە یەکسانی و عەداڵەت. هەواڵ سارا هەواڵانی هەروەها و هەواڵانی کە لە پاریس شەهید بوون لە ماوەی ئەخیرە دقیقاً لەسەر ئەو فکر و فەلسەفەیە پەروەردەیان بینیوە گەورە بوون و ئەوە فکر و فەلسەفەیەکی ئازادیخوازانە بۆ کۆمەڵگا بوو. بێگومان ژنانی پێشەنگ بە تایبەتی ژنانێک کە لە ناو تەفگەری ئاپۆیە گەورە بوون پێشنگایەتی کۆمەڵگا دەکەن لە 50 ساڵی ئەخیرە لە کوردستانە ئەویان نیشاندا کە ئەو پێناسە گەلەکە ذهنیەت و حاکمیەتی پیاوسالار بۆ ئەوانی دروست کردووە ئەوانە ڕەت دەکەنەوە. بۆ نمونە هەواڵ سارا ئەو پێناسەی ئۆبژێگونەیە کە ژن وەکو ئۆبژێ دەزانێت خاوەن ئیرادە نایناسێت وەکو کاڵایەک تەماشای دەکات وەک ناموس تەماشای دەکات. هەندێک پێناسەگەل کە هەر لە سیستمی فەودالیزمەوە بگرە هەتا سیستمی سەرمایه‌داری کە ئێستا باس دەکەین لە ئەو سەردەمەوە بگرە هەتا ئەم سەردەمە هەموو ئەو پێناسانیان ڕەت کردووە. هەواڵ سارا بوو بە پێشەنگێکە لەگەڵ ئەوەی کە مێشک و فکر و بیر و باوەڕی کۆمەلگایشی گۆڕی توانی بوو بە نەتەنیاهی کوردستان بۆ تەواوی جەهان بوو بە نمونەیەک بۆیە کە سیستمی پیاوسالار ژنان بەو شێوازە بە ئامانج دەگرێت. یەک ئەو بابەتە دوو ئێمە ئەویشمانە بینی کە ژنانی کورد لە کەسایەتی هەواڵ سارا بە هەواڵان دیکەمان بە گۆڕانکاری لە خۆیاندا لە فکر و فەلسەفەی خۆیان لە بیر و باوەڕی خۆیاندا توانیان کە کۆمەلگایەکیش بگۆڕن و ئەو کۆمەلگا تەنیا کۆمەلگای کوردستان نەبوو. ئەمە ڕاستیەکە ئەگەر ژنانی کورد ئێستا پێشەنگن لە تەواوی شۆڕەشەکانە بە تایبەتی لەم 4 مانگەی ئەخیری ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیشا ئێمە ئەومانە بینی بۆ ئەوەیە کە ژنان هەم خۆیان دایانوێت خۆیان ئازاد بکەن و هەم دایانوێت ببن بە میناک و نمونە بۆ ژنانی کۆمەڵگەکانی دیکە. بۆ نمونە ژنی کورد ئێستا بۆتە نمونە بۆ ژنی ئازەری بۆ ژنی عەرەب بۆ ژنی بەلوچ بۆ ژنی ئەفغانستان و بۆ تەواوی جیهان. ئێمە بۆ سیستمی سەرمایه‌داری بۆ زلهێزەکانی تەواوی دنیا بۆ دەوڵەتەوەکان مەترسێکی یەکجار زۆرە چۆن بۆ شەڕەشکەرەکان دەبێت بە دڵگەرمی بۆ سیستمی دەسەڵاتدار دەبێت بە مەترسیەک. بێگومان لەلایەنی ئەم ژنە پێشەنگانە بۆ ئەوەیە کە لە بەرامبەر بە ئەم ذهنیەتە ڕوبڕووی هەر جۆرە هێرشێک تێ. ڕۆحی شۆڕش وایە ڕۆحی شۆڕش لە شوێنێکە قەتیس نامێنێت لە کاتێکیشا قەتیس نامێنێت و تەواوی دنیا دەگرێتە بەر. ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئاماژە بکەین. هەر یەک لە ئێمە کاتێک کە لە شەهیدانی شۆڕش خاوەندەرکەوین لە بنەما لە خۆمان خاوەندەرکەوین لە ئیرادەی خۆمان خاوەندەرکەوین لە هەبوون و ناسنامەی خۆمان خاوەندەرکەوین بۆ کە بڵێن ئێمە هەین. ئەو کەسایەتی پێشەنگە تێکۆشانەکە تێکۆشانێکی شخصی نەبووە تێکۆشانێک بۆ کۆمەلگا ئازادکردنەکەی بۆ گۆڕاندنی فکری کۆمەلگایە کە تا ئێستا چەساوەتۆ لەلایەنی حاکمیەتەوە. بۆیەش پێویستە ئێمەش هەر تاکێکمان درێژە پێدەری ئەو فکر و خەباتیان بین بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە داهاتووە کۆمەڵگەکەمان ئازاد بکەین. ڕێباز زۆرن یعنی ئێمە ئەومانە بینی بەڵام یەکگرتن هاوبەشکارکردن ئێمە هەموو ئێشێکی هاوبەشین کە ئامانجێکی هاوبەشمان هەیە پێویستە سەرڕای هەموو جیاوازیگەلێکی هەمانە ئەو فکرێکە خزمەتی کۆمەلگا دەکات ئەو فکرێکی خزمەتی ئازادی گەلەکەمان دەکات هەمومان لە پێناوەوە ببین یەک و بتوانین تێکۆشانێکی هاوبەش دروست بکەین و سازی بکەین.